ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لە ئەڵقەمشەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر گرفتی کورد لە یاسای دادگای باڵای فیدرالی. بڕیارە ئەم شەو و یاخود بڕیار بوو کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق قسە و باس بکات و خوێندنەوە بکات لەسەر مادەکانی پرۆژە یاسای دادگای باڵای فیدرالی عێراق. ئەم پرۆژە یاسایە یاخود یاسای دادگای باڵای فیدرالی عێراق یاسایەکی گرنگە و چارەنووسازە و پەیوەندی هەیە بە سەرجەم پێکهاتەکان و بڕیارە چارەنووسازەکان کە لە عێراق لەسەر کێشاڵ پەسێدراوەکان یاخود لەسەر ئەو کێشانە دەدرێت کە زۆرێک لە پێکهاتە و زۆرێک لە لایەنەکانی عێراق پەنا دەبەنە بەرەم دادگایە. لە ڕابردوو چەند ئەندامیشی ئەم دادگایە بە هۆکارێک لە هۆکارەکان بە هۆکاری کۆچکردن یاخود خانەنشینکردن وازیان لە کارەکانیانە نابوو. نەقس هەبوو لە ئەندامانی دادگای باڵای فیدرالی عێراق. دادگاکە خۆی لە 9 ئەندام پێک دێ، 5 لە شیعەن، 2 لە سونە، 2 لە کورد. بڕیارەکانیشی بە زۆرینە دەدرا بە 2 لە سەرسێی دەنگەکانی ناو ئەو ئەندامانەی دادگای باڵای فیدرالی دەدرا لەسەر زۆرێک لە بڕیارێک لەکەرەوەکان. بینیمان لە ماوەکانی ڕابردوو هەم کورد هەم لایەنەکانی شیعە هەم لایەنەکانی سونە پەنایان بردەبەر ئەم دادگایە بۆ یەکلایکردنەوەی زۆرێک لە کێشەکان. ئێستا گرفتەکە ئەوەیە دەیانەوێت جارێکی دیکە ئەم یاسای دادگای باڵای فیدرالی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق خوێندنەوەی بۆ بکرێت و هەندێک مادەی دەستکاری بکرێت. لە دەستکاریکردنی هەندێک مادەدا کورد لێرەدا دەیەوێت لە بەرژەوەندی خۆی ئەو مادانە دەستکاری بکرێت بە دیاریکراوی زیادکردنی ئەندامانی دادگای باڵای فیدرالیە. چونکە لە ڕابردوو زۆرێک لە بڕیارەکان و ئاماژەمان پێدا بە 2 لە سەرسەی دەنگەکانە، بەڵام کورد دەیەوێت بە زۆرینە یاخود زۆرینەی ئەندامەکان مافی ڤیتۆیان هەبێت لە یەکلاکردنەوەی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی. دادگای باڵای فیدرالی بڕیارەکانی باڵان و یەکلاکەرەوەن لەسەر و بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران و هەروەها سەرۆکایەتی کۆمار و هەروەها پەرلەمانی عێراقەوەیە کەواتە یەکلاکەرەوەیە. کورد ئەو کارتانە چییە کە دەیەوێت لە ئێستادا بەکاری بێنن. ئەگەر ئەم یاسایە وەکو یاساکانی دیکە بە بێ کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕێندرێت کورد هەڵوێستی چۆنە بێت. بە دیاریکراوی ئەم یاسایە لە ڕابردوو و لە ئێستاشدا کە مشتومڕی زۆری لەسرە یعنی ئاراسەکان بۆیە کە دەبێ ئیلا بە تەوافق تێپەڕێنرێت. ئەگەر بە تەوافق تێنەپەڕێنرێت بە تەواوەتی هاوکێشەی سیاسی لە عێراقدا دەگۆڕێت و هەڵدەوەشێتەوە. ئێستا مشتومڕەکان ینی زۆر گەرمە و بڕیارە کە دانیشتەکە دەست پێ بکات، بەڵام زۆرێک لە ئەندامانی فراکسیۆنە جیاجیەکان نەچوونەتە ناو هۆڵی ئەنجومەنی نوێنەران و بڕیارە ئەم شەو بە تایبەتی لەسەر مادەی 12 کە تایبەتە بە دەنگدان لەسەر بڕیارەکان ئەمە گرفتە گەورەکە لێرەدایە. ئەم شەومە گفتوگۆکەین لەم بەرنامەیە لەسەر بڕیارەکانی پرۆژە یاسای دادگای فیدرالی عێراق کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام سەرەتا پێشەوەی کە ئاماژە بدەم بە ناوی میوانەکان دەچمە لای پەیامنێرمان بێستون کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمە. بێستون سەلام. بێستون ئەم کاتت باش. زانیاریم بیتێ لەسەرەوەی کە بزانین دانیشتەکە نیساب تەواو بووە، ئەندامان هەمویان چوونەتە ناو هۆڵەکەەوە و فراکسیۆنەکان گەیشتون بەچی زانیاری لای تۆیە فەرموو بێستون. بەڵێ هاوڕێ بێگومان مشتومڕ و ناکۆکیەکان لە ناو هۆڵی پەرلەمان تا دێ زیاترە بێ و تا ئێستا دانیشتنی پەرلەمان بەر لە چەند خولەکێک دەستی پێکە، بەڵام بە سەرۆکایەتی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان دەستی پێکردووە. سەرۆکی پەرلەمان ئێستا لەسەرەوەی کە ڕێکەوتنی لایەنە سیاسەکان کرێ هەرچەندە لە سبینەوە واتە لەم بەیانیەوە کۆبنەوەی چڕ و پڕ هەیە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ لایەنەکان بۆ ئەوەی بتوانرێ ئەو سێ بابەتەی کە ماوەتەوە لەسەر پرۆژە یاسای دادگای فیدرالی ئەم شەو تێپەڕێت. تا ئێستا ڕێکەوتنێکی تەواوەتی نەکراوە لەسەری، بەڵام لە ئێستادا حەلبوسی لە کافتریاکەیە لەگەڵ بەشێک لە فراکسیۆنە کوردیەکان قسەی کرد لەگەڵ لە پەرلەمانتارەکانی دیکە و توێژیان کرد لەسەرەوەی بتوانن ئەم شەو بەرگەی 2-3 تێپەڕێنن و بەرگەی 12 کە مشتومڕی زۆری لەسرە ڕێکەوتنی لەسەر بکرێت. ئایا ئەم شەو ڕێکەوتنەکەی کرێ یا دەمێنێتەوە بۆ دانیشتەکانی دیکە ئەوە ماوەتەوە، بەڵام هەوڵەکان زۆرە ئەم شەو دانیشتەکە دادگای فیدرالی 2 بابەت لەو کەماوەتەوە لەو 24 خاڵی کە هەیە لە دادگای فیدرالی دوانی کەیش تێپەڕێواتە دەبێتە
23 خاڵ لە یاسای دادگای فیدراڵی تێپەڕێبێت 23 مادە بەڵێ تێپەڕێبێت تەنها مادەی ببورە مادەی 12 مێنێکە تایبەتە بە چۆنێتی دەنگدان چۆنێتی پرسێکە بێتە دادگای فدراالیەوە چۆن دەنگدانی لەسەر کرێ کورد لەو مەترسی لەسەرەوەیە ئەگەر کێشەیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە یاخود ناوچە دابراوەکان ئەگەر بە زۆرینەی دەنگ بێ ئەوە دەتوانن ڕێگە چارەیەک یاخود کێشەکە چارەسەر بکرێ بەڵام ئەگەر لە دوو لەسەر سێ بێ ئەمە ناتوانرێ ئەو پرسە یەکلایی بکرێتەوە واتە کورد لێ زەرمەند دەبێت نەک هەرتەنها کورد تورکمانیش بۆ چوونەکان بەشێک لە سونەکانی شەمان بۆ چوونی کوردیان هەیە بۆیە دەیانەوێت بە زۆرینەی دەنگ واتە یاخود ڤیتۆ هەبێت لە نێو ئەو پرسانە ئەگەر پرسێک هاتە نێو دادگای فیدراالی ئەوە بتوانن لە ڕێی ڤیتۆ ڕایگرن یاخۆ تاکو ڕێکەوتنی لەسەرەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە باشە هەوڵەکان بەردەوام باشە ئەمە داواکاری کووردە و ئەمە مەترسیەکانی کووردە بە تایبەتی لەسەر مادەی 12 کاردانەوە هەڵوێستی لایەنە شیعەکان بە دیاریکراوی چیە ئەوان پێداگری لەسەر چیەکەن بەڕاستی شیعەکان بێگومان ڕێژەی شیعە لە ناو پەرلەمانە زۆرینەیە ئەو بە هەر شێوازێک بڕوا لە قانزاجی ئەوە ئەگەر دوو لەسەر سێ بێ یاخود ئەگەر بە شێوازێککە بێ شیعەت دەتوانێت دەنگدانی خۆی تێپەڕێنێت یاخود لە هەرچی پرسێکە لە یاساکە بە دڵی ئەو دەبێت بەڵام بێگومان ئەمەی کە زەرمەندی سەرەکیە بێ کەمایەتیەکانەواتە کورد و ئەو کەمایەتە نەتەوانی ترە و تورکمانە لایەنەکانی دیکە لێ دەیانەوێت بە زۆرینەی دەنگ بەو شێوە تێپەڕێ بەڵام شیعەکان دەیانەوێت نەخێر دوو لەسەر سێ بێ یاخود بە کەمتر ئەو یاسای تێپەڕێ لەگەڵەوەیشدا ئیستا داوا کراوە دوو ڕاوێژکار دانرێ لەو دۆرانی کە دەستنیشانەکرێ بۆ دادگای فدراالی ڕاوێژکاری شەبێ ئەوان پەیوەست بن بە پرسەکانەوە بۆ ئەوەی بتوانرێ یاساکان بە شێوەیەکی یاسای ئەو ڕاوێژکارانە بڕیارە کێ بڕیارە بێلایەن بن یاخود ئەوانیش بە هەمان شێوە لە نێو پێکاتە جیاوازەکانی عێراق بپاڵێورێنن بۆ ئەو دادگایە هاوڕێ تا ئێستا ئەوە یەکلایی نەکراوە هەرچەندە دەنگۆی ئەوە هەیە کە سوننەیەک و شیعەیەک بێ ئەمە دەبێتەوە هەم بابەتێکی دیکە کە ناکۆکی زۆری لێ دروستە بێ بۆیە ئەو کەسانی کە دانرێ لە فقهی دینیە یاخود فقهی قانونیە ناکۆکی زۆری لەسرە بێ ئێستا چاوەڕێکرێ لەو دوو خاڵی کە تێپەڕێ بە شێوازێک سیاغاکرێتەوە بە شێوازێک ئەو دوو مادەیە هەموارەکرێتەوە دەبرێتەوە ناو هۆڵی پەرلەمانە بۆی دەنگی لەسەر بدرێ کە پەیوەستە بەو ڕاوێژکاران یاخود بەو ڕێژەی کە دەستنیشانەکرێ بۆ دادگای فەدراالی بەڵام ئەوەی گرنگە دەنگدانەکەیە چۆنێتی دەنگدان ئایا بە زۆرینە دەبێت یاخود دوو لەسەر سێ یاخود کەمتر دەبێت ئەمە کورد پێداگری لەسەرەکە و نانەوێت بەو شێوازە بڕۆ هەرچەندە لەو دوو مادەیەکە کورد هیچ پێداگریشی کردووە ئێستا لە نێو کۆبوونەوەی فراکسیۆنەکانە بەڵێ هاوڕێ لەو دوو مادەی دیکە کە تۆ ئاماژەت پێداکێسە ببرێتە نێو هۆڵی پەرلەمان کورد هیچ کێشەیەکی هەبوو یاخود پێداگریشی کردووە لە نێو کۆبوونەوەی فراکسیۆنەکانە بەڵێ بێگومان لە نێو خاڵەکانە و بە تایبەتی لەم پرۆژە یاسای دادگای فدراالی بەبێ فرامۆشکردنی هیچ لایەنێک ناکرێت و دەبێت هەموو لایەنەکان بەشدار بن وە کورد تێبینی خۆی هەبوو لەسەر دوو خاڵی تر بێگومان ڕێژەی کورد لە دادگای فدراالی و دەنگی کورد چۆنێتی ئەمانە هەمووی بۆچوونی خۆی هەبووە تەنها ئەوەی ماوەتەوە ڕێژەی دەنگدانەکەیە چۆنە بێ وەکو بە ئاماژەم پێکرد هەوڵەکان زۆرە سەرۆکی پەرلەمان هاتۆتە دەرەوە ئێستا لە کافتریاکەیە لەگەڵ لایەنەکانە و داوای کرد لیژنەی یاسای بڕۆنەوە کۆبوونەوەی تایبەتی خۆیان ئەو شوێنەی کە دەستنیشان کراوە بۆین ئەو دوو مادێ هەموار کرێتەوە بێنەوە ئایا بە دڵی هەموو لایەنەکانە بێ بە چ شێوازێکە بێەوە تا ئێستا ئێمە زانیاریمان بەدەست نەگەیشتۆ بە چ شێوازێک یا ئەو دوو خاڵە هەموارەکرێتەوە بەڵام ئەوەمان دەستکەوت کە ئەم شەو بڕیارە ئەو دوو بڕگەیەواتە بڕگەی 2-3 تێپەڕێنرێت و مادەکە بڕات تەنها مێنێتەوە لەسەر خاڵی 12 ئایا ئەم شەو
ئەو 12 تێپەڕێ یاخود دەمێنێتەوە بۆ دانیشتنی سبەی یا دووسبەی ئەوە جارێ دیار نییە. لەگەڵەوەشدا چەند دادگای فیدرالی دوا بکەوە پرسی بودجەش دوا دەکەوێت چووکە بەپێ ئەوەی کە هات بڵاو بۆتەوە تاکو یاسای دادگای فیدرالی تێنەپەڕێت پرسی بودجە تێناپەڕێ هەرچەندە پێرچەند خولەکێک پەرلەمانتارێکی کورد ئاماژە بۆ کردوتی بۆچوون هەیە لەسەرەوەی کە ئەم شەویش پرسی بودجە بێتە ناو هۆڵی پەرلەمان و دەنگدانی لەسەر بکرێ ئایا ڕێکەوتنی سیاسی ئەکرێ لەسەر یاسای دادگای فدراڵی تاکو و بودجەی ساڵی 2021 بێتە هۆڵی پەرلەمان و ئەویش دەنگی لەسەر بدرێ ئەوە ماوەتە بۆ چەند کاتژمێرەکانی داهاتوو بزانین ئایا دادگای فدراڵی دەنگی تەواوەتی بەدەستێنێ و ئەو سێ خاڵی کە هەیە ئایا تەنها دوانی تێپەڕێ یاخود هەرسێکی تێپەڕێنن و لەگەڵەوەشدا پرسی بودجە لە مێژەوە کە هاتۆتە دەستەی سەرۆکایەتی دەستەی سەرۆکایەتی بڕیارە دەن کە بودجە ئەویش بێتە هۆڵەوە دەنگدانی لەسەر بکرێت و ئەمشەو هەمووی حەسم بکرێت. زۆر باشەکەواتە ساعتەکانی داهاتووەکو تۆ ژاماژت پێدا بێستون یەکلاکەرەوەن. من سوپاس دەکەم کە تاوەکو ئەم ساتەی بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی بۆ زانیاری نوێ لە داهاتووە ئەگەر هەبوو دێمەوەلات بێستون سوپاس دەکەم کە لە بەغدا لەگەڵمان بووی. بەڵێ هەر لە بەرنمەکەی ئەم شەوماندا پانۆرامایمە گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە بەگشتی بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکان کە بڕێرە دکتۆر ئازاد دۆسکی ئێستا لەگەڵمایە پسپۆڕ یاسایی نێودەوڵەتی لە ستۆدیۆ بەخێربی دکتۆر هەروەها لە داهاتووشدا ئەگەر ئامادە بوو خاتوەڵمەس فازڵ ئەندامی لێژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەخۆی ژە بەغاوە لەگەڵمانەوە بەڵام سەرەتا گفتوگۆکە لەگەڵ دکتۆر ئازاد دەست پێکەم. دکتۆر بەخێربی ئێمە لە ماوەکانی ڕابردوو زۆرێک لە بەرنامەکانە ینی جەنابەت زۆر بە وردیشیکردنەوە دەکرد لەسەر ینی یاسای دادگای باڵای فیدرالی و تەکمیلەکردنی ئەم دادگایە بەڕاستی چکەوە گرفت بوو تا کوێسەشەوە تا ئەبینینە سەر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق مشتومڕەکان زۆر شڕوپڕن. بەگشتی خوێندنەوە چییە بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە ئەگەر بە تەوافق بێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ دەست خۆش کاکاوڕێ وەکو بەڕێزت ئاماژە پێکرد من لە چەندین بەرنامەی ترە مەترسی گەورەم هەبوو لە بەرامبەر تێپەڕاندنی قانونی ژمارە 2005 کە خۆی لە یاسای دادگای فدراڵی ئەبینێ. هەمیشە وتومە ئەگەر سەری دستوری عێراق بکەیت ئەمە ئاماژە بە خەلفیەیەکی قانونی چۆن لە سەردەمی خوالێ خۆش بوو بە تایبەت مامجلالە ئەم قانونە کە بە گرنگ دانرادا بڕێژرێ. حقیقەتێکی دستوری هەیە و تاریخی هەیە. ئەگەر سەری دستوری عێراق بکەین لە مادەی 47 و 48 ئەڵێ دەسەڵات لە عێراقا لە سێ دەسەڵات پێک دێ. دەسەڵاتی یاسادانانە جێبەجێکردنە لەگەڵ دەسەڵاتی قەزایی دادوەری. لە مادەی 48 زۆر یعنی ئەم پرەنسیپە زۆر مهمە کە دستوری عێراق لە دستوری فەڕەنسی لە کاتی شۆڕشی فەڕەنسی وەرگرتە. ئەڵێ ممارەسەکردنی ئەم سێ سوڵتەیە لەسەر ئەساسی جیاکردنەوەی لە دەسەڵاتەکانە بێ. یعنی چۆن مەبدەئی جیاکردنەوەی دەسەڵاتەکان دەسەڵاتی دادوەری مافی نییە تەداخل کات لە ئیشی دەسەڵاتی تەنفیزی بە هەمان شێوە تەنفیزیش بۆی نییە. ئەمانە لەو دەوڵەتانە ئەم پرەنسیپە جێگیرکراوە کە بەرەو دیموکراسیە وەڕێز لە مافی مرۆڤ و سیستمی وەکو چۆن بڵێ هەڵبژاردن یاخۆ دیموکراسیتە جێبەجێ. دیموکراسی لە عێراق ڕێگەی داوە بۆ کە بەم شێوەیە بەڵێ بەدڵنیاییە و ئەساسی ئەم دەسەڵاتەش ئەمەیە کە لە زومنی ئەوە لە ناو دەسەڵاتی دادوەری دادگای باڵا ئەمەی کە پێڵن محکەمە عولیا یاخود بە پێ فقه دستوریەکان پێڵن محکەمەی دستوری یێمە سەری کە گرنگەکەی چۆنە. بەڵام ئەو خەلفیە تاریخە گرنگە لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعەس ئەم محکەمەیە چۆن پێکێنرا. بۆیە وتم لە سەردەمی خوالێ خۆش بوو ئەمە بە پێ مادەی 44 قانونی ئیدارەی موقت بەڕێوەبردننی عێراق با ئێمە لەبیر نەکەین و بۆ بینەرانیش ڕوون بێتەوە. دانانی ئەم یاسایە لە پێش ئیقراری دستورەوە بوو. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەمەی کە ئێستا زۆر حزبە شیعەکان زانیاری گرنگ ئەدەم بە بینەران و بە بەڕێز نیشتەوە چکە مەبدەیەکێ لە قانونەوە لە زومری سەلاحیاتی بە پێ مادەی 93 ئەم دستورەش بێ کە ئیشی ئەم محکەمەیە بە پێ دستور یەکێک لە ئیشەکانی ئەم دادگایە ئەوەیە کە ئەبێ مراقبەی دستوریەتی قانون بکە. یعنی دستوریەتی قانون بەڵێ یعنی ئەو قانونە کە زۆر جار بە بەڕێستم وتووە زۆر جار ئێستا شیعە کار بە زۆرینە و کەمینە ئەکا. کورد زۆر جار لەگەڵ ڕێزما بۆ هەموو پەرلەمانتارە کوتە سیاسیەکان وتومە پەنا ببنە بۆ ئەو دادگایە
ئەگەر بیری بەڕێزت مابێ بەڵێ. ئەو قانونەی کە دەرەچێ لە پەرلەمانی عێراقا ئەگەر یاسایی بێ لە دژی بەرژەوەندی هاوڵاتیانی عێراق بێ بە داوایەکی ئیتیحادی تۆ ئەتوانی ئەو قانونە هەڵوەشێنی. باشە دکتۆر منەمە لێرە بۆ دۆسێنم بەڵام گرنگی ئەم دادگای با لە بەرچاو بگرین و تۆڵی. بەڵێ ئێستا دادگاکە هەمومان نەزانین و جەنابشت لە ڕۆی یاسایی و قانونەکەەوە زۆر شارەزاتری لە من. دادگاکە لە نۆ ئەندام پێک دێ پێنجی شیعە دوو سونە دوو کورد لێرە بڕیارەکان بە دوو لە سەرسێ دەدرێت کەواتە لە کاتێکا کە ئەگەر زۆڵم لە هەر پێکاتەیشی عراق بکرێەوە پەنا ببرێتە بەر ئەم دادگایە کە لێرەشا بە زۆرینە یەکلابەوە ئەو کاتە هەر زۆڵمەشی دیکەش ناکە ئەم دادگای باڵای فیدرالی. ئێستا خۆ کێشەکە ئەوەیە کە کورد ئێوە لێرە چارەسەری کا لە مادەی 12 بەڕاستی کاکە هاوڕێ پرسیارەکە لە جێگای خۆیەتی و زۆر گرینگە بەڵام من ئەمەیە بە مەفهومە زانستیەکە و ئەکادمیەکە بیرکەمەوە ئەوەی پرسیارەکەی بەڕێزێ بەڵام ئەمەیە زۆر سەریح بم. ئەم پرۆژە قانونە کە لە ژمارەسی 2005 دانا مەفروس بوو لە 2006 باشە لە دوای دانانی دستور ئەو قانونە هەموار بکرێ لە 2006ەوە مە ئێستا 2021 با من زۆر سەریح بم. ئەم قانونە بۆچی ئێستا هێنراوتە ناو پەرلەمان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دادگا ئەوەیە کە خۆی مسادقەی نەتایجی انتخاباتکە خۆکوت لە سیاسیەکان ئەم وەکو چۆن بڵێ مەبەستیانە کە ئەم قانونە تێپەڕێ لە ناو پەرلەمانە حزبە سیاسیەکانن ئەوانەی کە زیاتر بە تایفی و وەکو چۆن بڵێ بە محاسەسە کار ئەەکەن هەر پەیامنێرەکەی بەڕێزیشتان بۆ پەیوەستیان کردووە بە بوجە زۆر وازەحە. یعنی بۆەوەی ئەگەر من بەڕاستی کاکاوڕێ ئێستا تیمی یۆنامیش لە عێراقا تێپەڕاندنی ئەم قانونە بەبێ ئەوەی بەرچاو ڕاگررتنی داخوازیەکانی ثەورەی تشرین خۆپشاندانەکانی ساحەی تەحریر وەکو چۆن بڵێ مەتاڵیبی حزبە سیاسیە فاسدەکان ئەوانەی لە عێراقا چکە کاکاوڕێ من سەرەتا وتم ئەبێ سەریح بم دەسەڵاتی پەرلەمان تەشریعیان کرد بە محاسەسە گەلی عێراق قسەیان نەکرد. باشە دەسەڵاتی تەنفیزیش ماشەڵڵە ئەبینین کە کاتێک حکوومەت پێک دێ هەر یەکە و داوای لانی خۆیکە باشە گەندەڵیەکەشیان کرد بە محاسەسە قسەمان نەکرد با مەفهومی مەحەلیەکە دزیەکەشیان کرد بە محاسەسە ئێستا چیتان داوە لە سوڵتەی قەزایی ئەمە کە تەنها منفەزی کۆتایی هاوڵاتیەکی عێراقیە بگرە بۆ هەرێمی کوردستانیش هەر گەندەڵیەک بکرێت چکە کاک هاوڕێ ئەگەر سەری دستوری عێراقین هەر لە مادەی 85 جاوەرە باشە کە باسی دەسەڵاتی دادوەری ئەکات لە عێراقا وەکو چۆن زۆر جار با لەبیر نەکەین کاک هاوڕێ چۆن پەرلەمانی عێراق کە ئەڵێ دەسەڵاتی تەشریعی لە دوو ژوور پێک دێ ئێستا پەرلەمانمان هەیە و مەجلیسی ئیتیحادی ئەوانە ئەگەر مەبەستیان باە لە عێراق دیموکراسی جێبەجێ بکەن ئەبووە بیر لە داڕشتنی قانونی مەجلیسی ئیتیحادیان بکردبا ئێستا من ئاماژێت پێکەم باشە دەسەڵاتی یاسادانان لە دوو شەق لە دوو بەش پێک دێ ئەمەیە کە پەرلەمانە و مەجلیسی ئیتیحادیە لە عێراق پێکنێرە ئەگەر سەری دەسەڵاتی جێبەجێکردن بکەیت ئێستا لە عێراق چیمانەیە سەرۆک وەزیران سەرۆک کۆمار باشە دەسەڵاتی دادوەریش بە هەمان شێوە وەکو چۆن بڵێ لە دوو ژوور پێک دێ ئەمەی کە پەیامنێرەکەی بەڕێستان ئێستا ئێمە سەر ئەسڵی کێشەی ئەم قانونە باشە دەسەڵاتی دادوەری لە عێراقا لە ئەنجومەنی دادوەری پێک دێت و لەگەڵ ئەم محکەمە فیدراڵی ئەبێ جیاوازی بکەین یعنی تەنها ئەوە نیە نیزاعەکە لەکوێ ڕوویاوە ئەوەی بەڕێسان بە پێ قانونی ژمارە 2005 بێ ئەڵێ محکەمەیەک لە عێراق پێک دێنرێ بە مستەقلە ئەمە لە بیر نەکەی سربەخۆیە لە ڕووی ئیداری و مالیشەوە مەقەڕەکەی لە بەغدا مادەی سیەکەی لە چۆنیەتی کاندیدکردن و دەستنیشانکردنی قوڵاتی تازە لە بیر مەکە کاک هاوڕێ ئەمانەی کە ئێستا ئەڵێن وەڵا فەقیهی یاسایی و فەقیهی دینی تیاپێ ئێستا من ئاماژە پێکەم ئەمانە هەمووی مەتاڵیبی حزبە ئەوانەی کە بە مەفهومی تایفی و ئەیانەوێش من ببوورە ینی قسەکانیشت پێ بڕم یعنی ئێستا خۆ وەکو جەنابەت دەڵێ دەبێت ئەم دادگایە سربەخۆ بێت وە لە دادوەرانی بێلایەن و سربەخۆ پێک بێ بۆی کە بتوانێت ینی بڕیاری سربەخۆیانە با لەسەر و کێشانی کە دەخێتە بەردەسی بەڵام خۆتا ئەبینین لێرەدا بە هەمان شێوەکو جەنابەت دەڵێ محاسەسەیە ئێکەواتە ینی حیزبەکان هەر باڵا دەستن لەمەیە بە تایبەتی لایەنە شیعەکان ئەی ئەمەیان لە ڕووی یاساییەوە ئەبێت چۆن چارەسەر بکرێ ئەمە ئەنجومەنی نوێنەران ئەتوانێت یاخورم دادگای باڵای خۆی ئەتوانێت خۆی یەکلا بکاتەوە لەمەیە پرسیارێکی تر زۆر لە جێگای خۆیەتی کاک هاوڕێ با من زۆر سەریح بم بە مەفهومی مەتاڵیبی خۆپشاندارەکانی ثەورەی تشتین
بە مەفهومی ئەو چاکسازیە کە لە بیر مەکە ئەم دادگایە بۆ هەرێمی کوردستانیش گرینگە یعنی پەرلەمانی کوردستانیش یاسایەک دەربکە دش بە ئازادی بۆ نمونە مافی خۆپشاندان ئەو مافانەی کە لە دستوری عێراق هاتوون بۆ منیش لە هەرێ ئەگەر پەرلەمانی کوردستان یەک سیاسا لە دژی دستورە عێراقا دەربکە هاوڵاتیەکی بەسیط ئەتوانێت لە داوایەکی اتحادی لەم محکەمەیە ئەو قانونە هەڵبەشێنێت زۆر گرنگە بەڕاست مەبەستم کاکاوڕێ ئەوەی کە وتت بەڕێزت بەم پەرلەمانە تایفیە بەم محاسە سیاسی ئەوانەی کە لە دەستگاکانی ڕاگاندن لە عەربی ئەمەزانی کێکە سیاسیەکان چۆن دابش کردووە دانانی ئەم قانونە ئەمە من قسەکە من ئێستا ئەەکەم بەو شێوازەی داڕێژن و پەسەندی بکەن کاکاوڕێ 1 ساڵ 2 ساڵ ناکێشێ پێویستی بە هەموارە بێ چکە ئەمە قانون یەک شتی هەیە تاوەکو عنسوڕی دەیمومە درێژ بێ باشە بۆ چەند ساڵێک بێ ئەمەیە قووەتی قانون ناکرێت و ئەمڕۆ پەسەندی بکەی ساڵێکی تر هەموار بکرێت دڵنیا بە ئەم بەم شێوازەیە کە تێپەڕەنرێ من دڵنیاشم بەیانی دوو بەیانی ڕەنگە کێشەیەک لە نێوان هەرێم و عێراقا ڕۆبە پێویستی بە هەموارکردن چکە بۆ دێم و دیسان بە ئەمان حزبە سیاسەکان تەنها یەک مەبەستیانە ئەم قانونەیان هێنا باشە نە لەبەر هاوڵاتیەکی بە مەفهومی پێکاتەکانی عێراقیش نە شیعە نە سوودە نە کوردە تەنها یەک مەبەستیانە ئەزانن کە هەڵبژاردنێک کرا باشە بۆی تابعی دستوری و لەسەر ئاسی نێودەوڵەتی بڵێن ئێمە هەڵبژاردنەکەمان بەپێ دستوری کراوە بەپێ مادەی 93 دستور باشە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دادگای ئەوە کە موسادەقەی هەڵبژاردن بەڵێ نمونەیەکی بەسیط کاکاوە مادەی 76 دستور ئێمە ئەزانین ئەم محکەمەش چۆن موسەیەس کرا ئەوەی کە وتم ئەبێ لە ئەسڵا سەر بەخۆ بێ لە 2010 باشە کە هەڵبژاردن کرا پەرلەمانی عێراق تەسیریشی هەیە لەسەر وەکو چۆن بڵێ شەقی سیاسیەکەش ڕاستە بە پێ مەفهومە دستوریەکە بێ یاساییەکە بێ ئەمە دەسەڵاتێکی دادوەریە بەڵام بە پێ مادەی 93 یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە تەفسیری دستور بکە یان موسادەقە بکە کوتلەی دەولەت القانون ئەوەی ئەبوو ئەسرا زۆر جار مشکی بەڕاستی هاوڵاتیانی ساحەی تەحریریشی تێکداوە کوتلە دەولەت القانون تۆ ئەگەر قانون بواە کوتلەی تۆ ئەبواە وەکو چۆن بڵێ ڕقیبێکی باش بای بەسەر دستورە هەموو ئەو دروشمانە زۆربەی لە ساحەی تەحریر بەرزەکرایەوە لە دژی نوری مالکی بوو ئەوەی کوتلەکەی بەنامی کوتلە دەولەت القانون لە سەردەمەکەیدا دوو خولەکەی گەورەترین گەندەڵی کرا باشە و ئێستاش دادگای باڵای فدرالی بەڕاستی سەرۆکی ئەو دادگایش مەدحەت مەحموود لەلایەن حزبی داوە خودی نوری مالکی دانراوە هەموو ئەوانەی کە یاساین و دستورین و لە عێراق هەمووی ئەزانن باشە چی کرد ئايات علاوی کوتلەی عێراقیە 2010 خۆی زۆرینەی پێکەینە باشە کوتلەی فائیزە بوو هات خۆی 89 کورسی بەدەستخست ئايات علاوینەوەی هات پەنای برد بۆ ئەو محکەمەیە وتی بۆ معلوماتی بەڕێزێ ئێستا لەم هەڵبژاردنەی بێتەوە کوتلەی گەورە نەما لە هەموو وڵاتان ئەو کوتلەی ئێستا لە ئەمریکاشوە ئەوەی براوەیە ئەو مافی پێکێنانی ناڵێم خۆ کوتلەکەی ماشەڵا بە ناوی دەولەت القانونە کاتەش کە جارێکی دیکە ئەم یاسای دادگای باڵای فدرالی هەموار کرایەوە ئەندامەکانی دیاری کرا ئەم مەترسیانە دروست نابێتەوە لە سەریەک و جەناب دامەژی بە دڵنیاییەوە کاک هاوڕێ من بۆچی وتم ئەم دادگایە لەسەر ئەساسی کەفاءە نەکرێ باشە بتەوێ نەتەوێ لە مادەی دووی ئەم قانونە هی پێشووتری کە ئێستا من نازانم سیاغی کۆتایی گەیشتوەوە بەچێ وەکو بەڕێزەوە لە مادەی 92 ئەڵێ ئەمە دامەزراوەیەکی دادوەریە هەیئەیەکی قەزائیە ئێستا باز لە فوقەهایی ئاینی کاک هاوڕێ بە ئەمە ڕاوێژکار باشە نۆ دادوەری پێشووترتیا بوون بۆ معلوماتی بەڕێزت پێش ئەوەی کە باس بکرێ پێکاتەکانی تر یەکێک لە برایانی پێکاتەکانی مەسیحیتیا بوو ناویم لەبیر چووە بۆتڕسی و حەنە نازان ئەمەی کە بەڕێز وتت یەکێک لە کێشەکانی ئەم دادگایە دوو خاڵی سەرەکی بوو بەڵام ئێستا تابعی سیاسی دراکە دوو ئەندامیان کۆچی دوایی ئیحالەی تەقاعود کرا لەگەڵ عەبود ئەتمێمی ئەمە کۆچی دوایی کرد ئەم دادوەرە بەڕێزە باشە ئەمە بوو کە لەسەری ئەو قانونە بکەیت بۆ گرێدانی هەر کۆبوونەوەیەکی ئەم محکەمەیە پێویستە نوەکە ئامادە کەواتە بیرم دێ ئەو سابەڕێزت وتت شاغیل هەیە وایە فەراغێکی قانونی هەیە لێرەیە خاڵێکی تر ئەوە بوو بۆ پڕکردنەوەی ئەو فەراغە یاسایە محکەمەی ئیتیحادی لەگەڵ مەجلیسی قەزا وتم دەسەڵاتی دادوەری لە دوو موئەسسە پێکدێ ئەنجومەنی دادوەریە لەگەڵ محکەمەی ئیتیحادی وتی ئەنجومەنی دادوەری بۆی نییە قازی تر ئەو خۆی دانێت و ئێمە لەناو محکەمەی ئیتیحادیە ئەمە یەک پرسە لێرە کامیان باڵاترن وەکو ئاماژەم پێدایە
دادگای باڵای فدرالی باڵاترین دەسەڵاتە بەڵێ ئەنجومەنی دادوەری کاریگەری هەیە بەسەرەوە دقە دستوریەکە زۆر وازحە ئەڵێ محکەمەی ئەم محکەمەیە محکەمەی دستوری هەیئەیەکی قەزایی سربەخۆیە باشە لە ڕووی مالی و ئیداریەوە مەجلیسی قەزا باشە قانونی خۆی هەیە و مادەی 85 دستور تا ئەگەر هەڵەت نەبم تانەوە باسی مەجلیسی قەزاەکە بەڵام دوو هەیئە وەکو وتم سەرەتا لە بیر مەکە چۆن پەرلەمانمان هەیە کە ئەڵێ دەسەڵاتی تەشریعی بەداخەوە لە عێراق پێک نەهێنراوە مەجلیسی ئیتیحادی قەزای شوایە لە دوو ژوور پێک دێ باش ئەم دوو ژوورە مەبەستم چییە هاتن هێنان محکەمەی ئیتیحادی قەرارێک حکومێکی دەرکرد وتی بۆی نییە خۆی ئەم قانونە لە سەرەتاوە بە هەڵە دانرابوو بۆ حسابی ئەوە نەکراوە ئێمە ئینسانین یعنی خۆمردن لە پێش هەموو کەسێکەوە ئێستا ئەم پەتا کۆڕۆناشەیە دیمان چەندین پەرلەمانتار خوا عەفویان کە ئێ باشە ئەبووە حسابی ئەوەت بکردێ وە ئەندامبوونیش تێدا اختیار یعنی تا ئەو قازیە بژی لە ژیانە بۆی هەیە ئەیتر لەو دەسەڵاتە لە بیریش مەکە باشە پرسیاریشکی یاسایی بە پێی یاسا و دەستور ئێستا خۆ بۆ نمونە 4 ساڵ جارێک هەڵبژارد نەکرێت بۆ ئەنجومەنی نوێنەران و 4 ساڵ جارێک حکوومەت دەگۆڕێت و سەر کۆمار دەگۆڕێت ئەنجومەنی باڵای ینی دادگای فیدرالی ئەمەیان چەند ساڵ جارێک گۆڕێ بە پێ نییە بە پێ قانونە کۆنەکە بێ هەتاوەکو ئەندامەکە مەدەلحەیاتە بۆ لە بیریش مەکە کاکاڵێ ئێستا ئێمە بەبڕ سەرۆکی ئەم دادگایە ئەمتیازی کەمتر نییە لە سەرۆک وەزیران لە سەرۆک کۆماری بەڵێ بەڵێ هەموو قازیەکی دادوەریشتیا بە پلەی وەزیرە لە ڕووی ئەمتیازاتەوە اینجا وەرە تۆ کوتلەکەی دەولەت القانون ئەبوو ئەسراتیای بێ ئەوەی سەرچاوی فەساد بوو چۆن لەم دادگایە وازێنێ ئەمتیازاتی تایە مە بەڕاستی بۆش وایە ئێستا من پێم وایە یعنی ئەوەی کە بەڕێزە وتێ ئەوەی کە من متەفائلم خۆشحاڵم ثەورە تشرین هەیە لە بەغا بەڵێ بە دڵنیاییەوە کاک هاوڕێ چکە ئەگەر ئێستاش بیانەوێ ئەم قانونە تێپەڕن بەس بۆ ئەوەی تەصدیقی نەتایجی انتخاباتکە بەیانی واقعەیەک لە عێراقا ڕوو ئەدا لە ضمنی مەطالیبی ساحەی تشرین ڕەنگە داوای هەموارکردنی ئەمیە باشە ببوورە ئەمە فشاری ساحە فشاری کورد بە دیاریکرایم نەمێمە باسکەین بینە سەر ئەمە کورد ینی مافی خۆیەتی کە ڕاستە دوو ئەندامی هەیە بەڵام ئێستا داواکات یان ئەندامەکانی دادگای باڵای فدرالی زیاب کرێت ئەو کاتە زۆرینی بڕیارەکان بە حەوت لەسەر هەشت بێت یاخود بە زۆری نەبێت یاخود داواکە هەر ئەندامێک مافی ڤیتۆی هەبێ ئەمە کارتێکی فشاری باشە کە کورد ئەوێ بەکاری بێنێ یاخود کورد ئەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم گوشارە زۆری کە لایەنەکانی شیعایکەنەوە بە دیاریکراویش هەندێک لە سونەکانیش خۆی کاک هاوڕێ من پێم وایە ئەگەر کورد خۆی پەیوەستکە مەطالیبی شیعە یاخود هەر لایەنێکی تر جێبەجێ بکە بۆ تێپەڕاندنی قانونی محکەمەی ئیتیحادی لە بەرامبەر بووجێ هەڵەیەکی زۆر گەورەیە بۆ کاکاوڕێ ئێمە هەمومان نازانین یعنی پڕۆژە قانونی بووجە بۆ ماوەی 1 ساڵە باشە تۆ چی ئەەکەی ئەگەر مەطالیبی ئەوان جێبەجێ کرد ئەم قانونە تا 20 ساڵی تر نافز بوو وایە یانە ئەمە من ئەم قسانەش ئاڕاستەی هەموو پەرلەمانتارە بەڕێزاکان ئەەکەم ئیزافەیەک لەسەر قسەکانی بەڕێزت ئەمەی کە ئێستا شیعە ئیستیغلالی ئەو وەزعای کردووە دوو خیار هەبوو لە بەرامبەر بەڵێ لەم قانونی محکەمەی ئیتیحادیشە دوو خیار هەبوو یان ئەوە تا قانونەکە هەموار بکرێ ئەمەی ئێستا کە ڕوئەیە پەیامنێرە بەڕێزەکەشتان هەمواری قانونە کۆنەکە نییە هەر پرۆژە قانونێکی تازەیە هێناورەتە ناو پەرلەمانی عێراقا باشە بە پێ مادەی 92 دستور فەقەرەت باەکەی ئەڵێ بۆ هێنانی هەر پرۆژە قانونێکی وە کە جێگەرەوەی قانونی پێشووتر بگرێت پێویست ئەڵێ بە ئەغلەبیەی ثولثەین مەجلیسی نواب هەیە یعنی زیاتر لە 222 ئەندام پەرلەمان باشە شیعە ڕاستە پەیامنێرەکەتان شیعە توانێت ئەو وەکو چۆن بڵێ ئەو زۆرینەیە نیسابە تەواو بکە بۆ تێپەڕاندنی ئەوەی کە بەڕێز وتت فەقیهن کاکە هاوڕێ یعنی من بەداخەوە سەرەتاش ئاماژەم پێکرد مادەی 92 ئەڵێ ئەمە هەیئەیەکی قەزایە باشە کاک هاوڕێ ئەمە پرسیارێکە ئاڕاستەی پەرلەمانی عێراقە بۆ من ئەمەیە بۆ سەربەخۆیبوونی ئەم دەسەڵاتە باشە تۆ ئێستاییت ئەڵێ بۆی فەقیه یان خەبیری ئاینی یاخود فقەهای قانونی تیابێ باشە کاتێک تۆیت ئەمانە لە 9 ئەندامەوە بیکەی بە 15 ئەندام
و مافی ڤیتۆیان بیتێ و پێویست بە مەرسومێکی جمهوریە لە نەتیجە ئەمە لەناو هەیئەی قەزا سیفەی قازی وەرەگرن لە کام وڵاتی دنیا هەیە فەقیهێک ببێ بە قازی قاعدەیەکی قانونی هەیە ئەڵێ يجوز القاضي أن يكون فقيها ولكن لا يجوز فقيه أن يكون القاضي قاضي شريعتي خوێندووە یاسای خوێندووە ئێ باشە ئەگەر تۆ شێوە سیفەکەی لە فەقیهەوە یان لە خەبیری ئاینیوە کردێ بە قازی کەواتە چ پێویستە پێ بوو تۆ ئەوانە دابنێ لەبەرەوەی تەناقوزێکی زۆری تایە من نامەوێت بە مەفهومی محاسەسە و من ئەزانم سوڵتەی قەزایی لەکەیەکەوە لە عێراقا چکە کاکاوڕێ ئەگەر ئەو قەزاء فاسد نەبووە متەئەسر نەبووە بە دەسەڵاتی تەنفیزی بەتایبەت ئێستا سوپایەک لە گەندەڵ و بە هەدەردانی سامانی گشتی ئەوانەی کە ساحەی تەحریر پڕیانەکە پڕەبوون لە سژنەکانی عێراق ئەمە پەیامەکەی منە کورد ئەوەی تۆ بەڕێز وتت لێرەیە زۆر گرنگە ئەتوانێت مافی ڤیتۆ جێ بکاتەوە کاک هاوڕێگیان ئەزانین چۆنە دادوەرە بەڕێزەکان قانون تەطبیقەکەن ئەمە مەفهومی قەزا قورسە تۆ ئێستا ئەگەر وەزیر بیان پەرلەمانتار بی بە هەر چۆنێک بێ باشە تۆ ئەتوانی وەکو چۆن بڵێ لە بەرژەوەندی پێکاتەکە تا کار بکەیت وە خوتوڕی ئەم دادگەیشت لە مادەی 94 دستور باشە ئەڵێ ئەو قەرارانە ئەو حکومانە دەرەکات باتە قابلی تانەدانیش نییە لەبەر ئەو دادوەرە بەڕێزە تۆ کوردش بڕۆی مقەیەدە بە قانونەوە ئەوەی تریێت قازیەکەی تر ئەڵێ لە قانونی یاسای سزادانیشە ئەڵێ لا جەریمەوە لە عقوبەی لا بنەس باشە ئەگەر بەستە بێ بە قانونەوە دکتۆر دەوری ڕقابی من لەگەڵتان دەوری ڕقابی چکە یەکێکە لە ئیشەکانی ئەم دادگایە ڕقابەی جێبەجێکردنی ئەو قانونانە بکات کە دستوریە یاننا منیش وسمەوە بڵم بەدڵنیایەوە ئەم بە مەفهومەوە بەڵێ دەوری کورد من زۆر جار وتومە ئێستا ئەم مۆزوعی بووجێ ئەگەر قەزایەکی سربەخۆ ئەگەر دەسەڵاتی دادوەری لە عێراقا سربەخۆ بایە بڕوا بکە نەدەبوو موچە من لەگەڵ مەبدەئی مساواتم یەکسانیە موچە بۆ بەسرا هەبێ بۆ بەغدا هەبێ بۆ مووسڵ هەبێ بۆ کورد نەبێ ئەمە ئیشی قەزایە زۆر جار وتومە ئیشی مەحکەمەی ئیتیحادیە ئەشیتوانی یەک لای بکات بە دڵنیاییەوە کاکاڕێ هەر لە مادەی 93 لە سەلاحیاتەکانی لە تایبەتمەندی ئەم دادگا ئەڵێ ئیشی ئەوەیە ئەو نیزاعاتانەی ئەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و ئەقالیمەکان لەگەڵ پارێزگاکان دروست بێ ئەم حەسمیکە باشە ئەم دادگایە بۆ وتم لەسەر ئەو مەسلەی یەکلایکردنەوە و حەسمکردنی هەندێک کێشەکە لە نێوان ئەقالیم و ناوەند دێتە ئاراوە دیاریکراوی ئێمە ئەگەر لە ڕۆسیاسیەکەەوە سیر بکەین و لە ڕووی دەستور و مادەشەوە سیر بکەین مادەیەک هەیە مادەی 140 بەڵێ ئەمە بۆ یەکلایکردنەوەی کێشەی ناوچە جێناکەوەکانە لەگەڵ بەغا بەڕاستی وەکو زەرمەندی یەکەم بۆ لەم ناوچانە لە داهاتوو ئەگەر ئەم دادگای باڵای فدرالی بەم شێوەی کە خواستی لەسەر بە دیاریکراوی هەندێک لایەنی شیعەتی پەڕێنن مەترسی دەستوری و یاسایی جارێشکە دروست نابێتەوە لەسەر مادەی 140 لەسەر مادەی ناوچە کێشە لە سەرەکان وە کوردە و کاتە ناکەوێتە فەراغێکەوە لەگەڵ ئەمانە لە ڕووی یاساییەوە بەڕاستی وەڵامی پرسیارەکانی تر هی بەڕێزت کە یامەوە درێژ بۆ ئەمەوێت زۆر بە کورتی کەم بۆ وەڵامدان بوونی ئەم تەبقانە ئەو کوتە سیاسیانەی لە منطقەی خەزرا نەک مادەی 140 وەکو چۆن حەنان فەتلاوی جاران ئەیوت سەقفێکی زەمەنی دانراوە و مادەی 140 بۆتە لە مازی ئەم بەم شێوازە قانونی محکمن لە مەبەستە تێگەیشتم ئەگەر ئەم قانونە پەسەند کرا کورد ئەتوانێت مادەی 140 لە ڕێگای محکمەی ئیتیحادی نەوەڵڵاه کاگاوڕێ وەڵڵاهی مافی هاوڵاتیەکی فەقیر مافخورا و لە ساحەی تەحریرنان بە ملیارەها لە وڵاتە دزیە چێ بۆ تو بێن مادەی 140 جێبەجێ بکەن ئەمانە بە هەویەی تایفی بیرەکەن بەڵام یەک حەلی تر هەیە من بۆ وتە ئەگەر هەڵبژاردنێکی پاک لە عێراقا کرا ئەم هەڵبژاردنە گرنگە دڵنیا بەبا ئێستا تێپەڕن هەر ئەڵێم ئەمە قسەکەشمە ئەم قانونیان هێنەوە بەس بۆی مسادقە لەسەر نەتایجی قانونی ئینتیخابی بکرێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرت لە عێراقا بکرێ ئەم قانونەش هەموار ئەکرێ ئەوەی کە بەڕێزەوتت نەک مادەی 140 هەر مادەی چواردەی دستوری عێراق باسی مەبدەئی مواتەنە ئەکات دەوڵەتی مواتەنە ناکرێت جیاوازی بکرێت لە نێوان هەر پێکاتەیەکی کورد بێ شیعە بێ سونە بێ یاخود مەزهبی بێ دینی بێ ئێستا ئەم قانونەکە دانراوە یعنی عفو فەزاحەتێکی گەورەتر ئەڵێ هاتووە دوو فەقیهی تر لە شیعە لە سونە باشە تۆ ئەم شتە تەناقوزە لەگەڵ مادەی چواردەی دستور ئەڵێ نابێ هەر موسسەیەک هەر شتێک هەبێ لە عێراقا کە وەکو چۆن بڵێ جیاوازی بکرێت لە نێوان پێکاتەکان تۆ محکمەی ئیتیحادی مشەرع دەسەڵاتی یاسادانان لە عێراقا تۆ خۆتی تایفی ئێنیتە ناو پرۆژە قانونێکەوە بۆی بە مەفهومی محاسەسە وەکو چۆن بڵێ ئیتر تایفی لە عێراق ئەگەر ئەم قانونێت تێپەڕێ بە کورتی بکە تایفی لە عێراق ئەکرێ بە قانون منەظەم ئەوش بەڕاستی مەترسیێکی گەورەیانی
هەم لەسەر کورد هەم لەسەر بەدڵنیایی. هەندێک لە پێکاتەکانی دیکەوەکو پەیامێرمان بێستون ئاماژەی پێدا بە دیاریکراوی تورکمان و هەندێک لە سونەکانیش بەڕاستیان ئەوانی زەرمەند دەبن. باشە ئێستا ینی مشتومڕەکان زۆر گەرم و گوڕە لەوێ و دەیانەوێت چکە بە حەقەت ینی ئەم یاسایان بەستۆتەوە بەوەی کە دەبێت پێش بودجە ئەمەیان تێپەڕێنرێت. ئەگەر کورد توانی داواکاریەکانی خۆی جێ بکاتەوە لە ڕووی یاسایی و لە ڕووی قانونیەوە لە یاسای دادگای باڵای فیدرالی عێراق ئەو کا دەتوانین بڵین ئەگەر هەر یاسایشی دیکە هاتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد پشتی لێکاتەوە مەترسی نابێت لە کاتێکا کە بە زۆری نەتێپەڕێنرێت ئەگە بە زۆری نەشتێپەڕێنرێت ئەو کاتە خەمینێ لە دادگای باڵای فیدرالی بەدڵی ئەمەتوانێت یەک لای کاتەوە. بەڵێ بەدڵنیایەوە کاک هاوڕە چکە ئەوەی کە بەڕێز وتت بە پێ مادەی 93 دستور بێ یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دادگایە کە خۆی هەشت تایبەتمەندیە تەفسیری نصوصی دستورە کە ئەوە بووکەوتم لە ساڵحی مالیکی فتوایەکی یا و حکوومەتی دەوری دووەمیش بێ بڕوا بکە کاک هاوڕێ یعنی من هەمیشە وتومە ئەم دادگایە ئەگەر عاملی دووەلی نەبووە مالیکی کە بە پێ دستور خولی سێم نییە مالیکی ئەیتوانی لە ڕێگای فتوایەک لە محکەمەی ئیتیحادی خولی سێمیش حکوم بە بڕوا بکە یعنی ئەیتوانی چکە ئیشی ئەم دادگایەوەی تەفسیرکە ئەم قانونە کاک هاوڕێ با معلومەیەکی تری هیچ کەمتر نییە لە تعدیلکردنی خودی دستورەکە هەموو با بە مەفهومی بۆ ئەوەی کە بەڕێزەوتت بەیانی کورد پرۆژە قانونێک دەربچێ ئێ باشە هەموو جار ئێماڵێن مادەی 146 دستوری و ئەوانە ئەگەر ئەم قانونە ئەم محکەمەیە کۆنتترۆل کرا ئەبێ کوردیش هەوڵ با لە پێکاتەکانی تریش دابنرێ کاکە قەزا قازی لەسەر ئەساسی کەفاءەت ئەنرێ یعنی من بۆ وتم سەرەتا ئەگەر ئەمان بیر لە محاسەسە بکەن بەڵام ینی ئەم مەبدەئەوە تا پێشێل کراوە بەڕاستیانی بەدڵنیاییەوە باش چێتوانێت پارێزەری ئەم مەبدەئە بێت ئەو باست لە عاملی نێودەوڵەتی کرد ینی کارتێکەکە نێودەوڵەتەکان چ کاریگەریشیانە بە تایبەتی لە داهاتوە ئەگەر ئەم دادگای باڵای فیدرالی بەم شێوە محاسەسەی و جەناب ئاماژەت پێدا کارەکانی بەڕێکرد. ئێستا تیمی یۆنامی بە سەرۆکاتی بەڕێز بلا خرست ئاگادارم پێش 2 ڕۆژ لەسەر ئەم قانونی محکەمە ئیتیحادیە لەگەڵ هەموو لایەنەکان دانیشتووە باش کە بۆ مۆفهومەی کە من ئاماژەم پێکرد ئەمە قانون شتێکە دەستور شتێکە لانی سیاسی شتێکی ترە ئەم قانونە لە بەرژەوەندی هەموو پێکاتەکانی عێراق شەڕی گەورەی ئەوە بوو کە دوورکەون لە هەویەی تایفی دوورکەون لە هەویەی محاسەسا بە ئەم قانونە لە بەرژەوەندی کۆمەڵی گەڵانی هەموو عێراق بێ بە هەموو پێکاتەکانیەوە بەڵام کاک هاوڕێوە یعنی من سەرەتاش وتم لە من بپرسی من قەنەعەتم بەو کوتلە سیاسیانەی ئەوە چکە بۆ تۆ ئێستا قانونێکدا ئەڕێژرێ لەلایەن کوتلە سیاسیەکان ئەوانەی کە مەرفوزن لە ساحەی تەحریر لە عێراقا و عێراق لە چ ڕەوشێکە ئێ باشە ئەو قانونێکدا ئەڕێژێ بۆی تۆ محکەمە فریا بکەوێت گرنتیەکی تایە دەسەڵاتی یاسادانانە قانونێک بۆ دەسەڵاتی دادوەری دانێ دوایەوە پرسیارەکەی بەڕێزت تێگەیشتم یعنی وەکو وایە ئێ محکەمە چۆن بەرگری لێ بکە غێرە بێ قانونێکی باشە ئێ قانونەکە لای کێوە دانرا ئەو کوتلە سیاسیە ئەوانەی تایفی لە عێراقا دەن باش ئەخ تۆ ئاماژەت بۆدا ینی دکتۆر بۆ نمونە کاتێک کە ئێستا ئەم خولەی پەرلەمان ئەم پرۆژە یاسایە هەموارە کاتەوە و ینی بەدڵی هەندێک لە باڵا دەستەکانی نێو ئەنجومەنی نوێنەران تێپەڕێنێ لە داهاتووشە خۆ ئێستا کە ئێمە بەرەو هەڵبژاردن ینی هەنگاوەنین بڕیارە ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت ینی هەموو خوێندنەوەکان بۆ ئەوەیە کە جیلێکی زۆر دەمارگیر و متعەسب و یعنی شۆڤێنی بە تایبەتی لە نێو لایەنە شیعەکان بەرامبەر بە زۆرێک لە خواستەکانی کورد و هەندێک لایەن و پێکاتی دیکە دەیانێت ئەمانە باڵادەست من لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئەو کاتە ینی ڕووی یاسایی و قانونیەکە هەر ئەوان باڵادەسە بنتیایەوە جیلێکی نوێ دێتە ناو ئەنجومەنی نوێنەرانەوە کە ئەمان زۆر دەمارگیرترن لەمەیەکی ئێستا بەڕاستی هەن ئەو کاتە کاردانەوە چۆنە بێەوە چۆن نتوانین کار بکەین لە ڕووی یاسایی و دەستوریەوە بەڕاست بە دڵنیاییەوە کاک هاوڕێ ئەمەوێ ئاماژە بە خاڵێکی ئەوەی بەڕێزەوتت گرینگکەیە لێرە ڕاستە ئەگەرات و بەو شێوازە تایفیە تێپەڕی یعنی کورد چەندین وەکو چۆن بڵێ دەرچەی تری هەیە عاملی دووەری کاریگەرە دەرچوونی هەر بڕیارێک ئەگەر هاتوو ئەم قانونە تێپەڕێنرا و لە ڕێگای ئەو محکەمە کاری پێکردو لە دژی بەرژەوەندیەکانی گەلی کورد بێ ئەوە ڕقیبێکی وەکو چۆن بڵێ ئێستا عێراق بە تایبەت لەم هەڵبژاردنە لە ژێر چاودێریەکی توندی نێودەوڵەتیە من پێم وایە کورد ئەبێ شەڕی خۆی بکات کاک هاوڕێ با من یعنی دامەزراندنی ئەو دادوەرە بەڕێزەکانی تر لە پێکاتەکانی شیعە و سونە با بزان ئەم دادوەرە بەڕێزەکان منصفن کەفوئن ئەبێ وەکو چۆن بڵێ کار لەسەر ئەوەش بکات کە ئەو دادوەرانە تا چەندێک بارگاوی نین
وەکو عاس لە حزبەکانی خوان وەرناگرن تەفسیری قانونەکەن لە بەرژەوەندی حزبەکانە ئەمەش گرینگە کە کورد لە کاتی تەسویتە خاڵێکی تر ئەمەوێ ئاماژە پێ بکەم کاکاوڕێ پێویستە هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی حزبی ئێمە چەندین دادوەر یاخود چەندین کەسایەتی ئەکادیمی گرنگمانێ لە داڕشتنی ئەگەر هاتوو فەرەزنە دوو ئەندامیش بەر کورد کرد بەڕێزێک وەکو بەڕێز حاکم ڕزگار محەممەد ئەمین ئەمە موسعەیە خۆی لە بەغاش یەکێکە لە لای شیعەوس و نەش مەرغوبە بۆ پشگیری نەکرێ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی کەفەعەدە بزانە بەڕێزێک وەکو حاکم ڕزگار شەڕی دستوریت بۆ ئەکا یانە قانونیت بۆ ئەکا یان بۆیە کوردیش وە شیعەش من پێم وایە ئەوەی کورد پرسیارەکەی بەڕێزە دانانی کەسی تایفی یان بە مەفهومی تایفی بۆ شیعەوس و نەش لە عێراق ناچێتە سەر لە ناو دادگا با زۆر ئاگادار بن ساحەی تشرین لە بەرامبەیانە ئەوەتە وەفدی یۆنامی چاودێریانەکە باشە گەورەترین سەفارەت لە عێراق ئەمریکا بریتانیا پێش و ئەهینیانەکە بڕوا بکە ئەگەر بڕیارێکیش دەرکە یاک دوو سێ دەرئەکەوێت کەواتە قەزا لە عێراق بە تایبەت محکمەی اتحادیەکەوێتە ژێر پرسیارەوە. دکتۆر ئاماژەت بە سێ خاڵ کرد کە ئەمانە وەک چاودێر و ینی کارلێکەر بۆ سەر بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی لە داهاتوە توان ئەمانە کارتێکەریانە بێ بە تایبەتی ئێمە ساحەی تەحریر و خۆپیشاندەران ئەمە لە ڕووی یاسایەکەیەوە کەم تا زۆر ئەتوانرێت ینی قسەی ئەمانش پێشێر بکرێت بەڵام کارتێکەرە دەرەشەکان منەوە بەسەم بە تایبەتی یۆنامی و سەفارەتی وڵاتانی زلهێز لە عێراقە ئەمانە لە ڕووی یاسایی و قانونیەوە تا چەند ئەتوانن دەخالەت بکەن لە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی عێراقەوە. دەستخۆش کاک هاوڕێ ئەمێ ئاماژە بە معلومەیەکی تر بکەم ئەم دادگایە بە نسبەت عێراقەوە تازەیە بۆ لە دستوری 1925 عێراق دادگایەک نەبوو بە ناوی دادگای دستوری لە دستوری شەستەکانە 63 و 65 دستورێکدان لە کۆتاییەکانی 75ش دستورێکی تر بۆ عێراقا دانرا لەم 45 دستورە هیچ شتێک نەبوو لە بیریش مەکە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتە عەرەبیەکان تەنها لە عێراقا شتێکەیە بە ناوی محکەمەی دستوری بۆ هۆکارەکەی کە ئێمە فیدرالین هۆکارەکەی ئەوەیە کە تۆ لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام وتوتە من وڵاتێکی دیموکراسی و ڕێز لەسەر مافی ڕێزگرتن لە مافی مرۆڤەکەین ئەوە ئەبینین عێراق چۆنە وڵاتانی مەبەستم چییە لێرە عێراق نەگەیشتۆتە نضوج شتێکە وەکو چۆن بڵێ دیموکراسی و ئەم دادگایە و سەروەری دەسەڵاتی دادوەری شتێکی تازەیە دەوڵەتێکی پێگەیشتو نیە جارێ بەڵێ تازە پێگەیشتووە باوا بڵێن خۆ گونجانە کەواتە پێویستی ئەوەی کە بەڕێزە وتت عاملی دووەلی هەیە بڕوا ئەەکەی کە کاکاوڕێ محکەمەی دستوری لە ئەمریکا لە ساڵی 1970 دانراوە تا ئێستا یەک مادەی هەموار نەکراوە نۆ ئەندامی هەیە بە هەمان شێوەی عێراقا یەک ئەندامی زیاد نەکراوە 1970 ئەمە لە 2003 لە پێش دستورە وتم پێشکەوت دانانی ئێستا دڵنیان بەو شێوازە تێپەڕێ گرنگی قانون ئەوەیە کە تۆزێ دوور بێ یعنی سەری با وڵاتانی چواردەور بکەن ئیقرار بکەن ئێوە بن بە وڵاتێکی دستوری ڕێز لە دەسەڵاتی سربەخۆیی دادگاکان ئەگرن یانە ئەگەرنا ئەوە تعاملی دووەلی بۆ یۆنامی ئێستا هاتووە یعنی خۆ ئەم پرۆژە قانونش بەڕێز بە زۆر سەریح بم بەڕێز سەرۆک کۆمار و بەڕێز وەزیرانیش کازمی بە ئاشکرا بە وڵاتانی زلهێز و بە یۆنامیشیان وتووە کاکە فریامان بکەون ئێمە ناتوانین لەبەر تایفی لەبەر حزبی میلیشیایی بەڵام پێڵێ یۆنامی ینی بەشدارەکانی بەس تەشاوری بێت ینی بڕیاردان نەبێت کاریگەری کاک هاوڕێ دڵنیا بە ئەوانە چەند لە ساحەی تەحریر ئەترسێن ترسیان هێش لە نەتەوەیە گرتوەکان بەڕاستی هەر کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ئاسایش یاخود کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان کۆبوونەیەک بکات ڕەنگە بتوانێت یان دەوڵەتێکی وەکو ئەمریکا ئێمە دین وەزارەتی خارجی چەندین کەسایەتی سیاسی ئەوانەی کە سامانی گشتی عێراقیا بردیانە دەرەوە بلۆکیان کرد خستیان ناو لیستی ڕەشەوە لەبەر ئەوە زۆر جار لە عاملی دووەلی ترساون کە تووشی محاسبەی قانونی بن چ لە ملاحقەی قەزای بین لەسەر ئاستی دەرەوەش. باشە دکتۆر ینی بەگشتی ئێساەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا بەردەوامە لە گفتوگۆکانی ئەگەر نەگەیشتە نەتیجە لەسەر ینی هەمواری بە تایبەتی ئەو مادەی دوانزەوەک و جەنابیشت ئاماژەت پێداوە بێستونیش کە لەگەڵمانە بوو لە بەغداوە پێشتر ئاماژەی پێدا ینی دەرچەی قانونی دیکە چی ئەبێت بۆ ئەو مادەیە بە دیاریکراوی چکە پێداگری هەم کورد هەیە هەم سونە هەیە هەم شیعە و هەموو تا ینی گوشاری
کارتێکەری نێودوڵەتەکانی ژێ وەکو یۆنامی وەکو سەفارەتی وڵاتە. کاک هاوڕێ ئەوەی وتت مادەی 12 ئەزانی کێشە لە چیە؟ ئێستا خۆی خودیشی ئەو سونەکانیش وەکو من سەرەتا ئاماژەم پێکرد ئەڵێن کاکە ئەو فوقەهایی لە شەرعا ئەمە وەکو دوا پەیامیش بێ دکتۆر فوقەهای شەرع یاخود فوقەهای قانونی دابنرێ باشە کە تۆ باسی فوقەها شارەزای قانونی ئەەکەی ئێمە قانون وەکو چۆن بڵێ بەحرە قانونی مەدەنیمان هەیە سزادانمان هەیە قانونی ئیداریمان هەیە قانونی دستوریمان هەیە یعنی بەڕاستی نابێت دەستی مەبەستم چییە؟ خودی ناوشی ئەو سونەکانیش ئەڵێ ئەو فەقیهانەیە ئێستا داوا ئەکەن ئەمە کاک هاوڕێ با پێ بڵێم ئەیانەوێت کللتورێکە ویلایەتی فەقیهی ئێران باشە حزب شیعەکان ئەوانەی کە تابعی دەوڵەت ئێران ئەیانەوێ ئەو نموزەجە دەسەڵاتە دادوەریە لە ئێرانە بێنن وەکو سەرەتاوتم دەسەڵاتی تەنفیزیان کرد بە محاسەسە تەشریعی پەرلەمانیشیان کرد بە محاس چی ماوە ئێستا قەزا ماوە ئەیانەوێش قەزا ئەو فوقەهایان بێنن جێگای دادوەرێ بێ لە کاتی دەنگدان لەسەر قەرارەکە بەس با بزانم لە کام وڵاتی دنیا هەیە نییە کەسێک لە جێگای قازی دواپەیامی دکتۆر ئازاد دۆستی وەکو پسپۆڕێکی یاسایی نێودوڵەتی لەم بارەوە بیستم بە کورتی بێ سوپاس. وەڵاهی کاک هاوڕێ من دەستێ خۆش بێ سەرەتا ئاماژەم پێکرد بە بوونی ئەو تەبەقانەی کە ئێستا ئەم پرۆژە قانونە لەلایەن ئەو حزبە سیاسیانەی لە ناوچەی سەوز نێراوە کە ئەم وڵاهی ئومێدم پێیان نییە بەڕاستی چاوم لەوەیە هەڵبژاردنێکی تازە بکرێ لە بیری شمەکە بە ئەو نقطەیە لای بەڕێزت تەزبیت بکرێ ئەو قانونە 1 ساڵ 2 ساڵ ناکێشێ هەموارەکرێتەوە. زۆر سپاس بۆ دکتۆر ئازاد دۆسکی پسپۆڕ یاسایی نێودوڵەتی کە لە ستۆدیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵما بووی هەروە سپاس بۆ بێسون سەلام کە پێشتر لە سەرەتای بەرنامەکە لەگەڵمان بوو بڕیاریش بوو خاتۆر ماسفازل ئەندامی لێژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەران بەشدار بێ بەڵام ئەویش بە هۆکاریەوەی کێسە کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە دەچێت نەیتوانی بەشدار بێ لەگەڵمانە لە بەرنامەکە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.